سڵاو ئەم جارش دەروون و دیاردە لەسەر بەداخەوە بابەتێکی و دیاردەیەکی نائینسانی و ناتەندروستی جیهانی قساکەین، بەڵام کۆمەڵگەی کوردستانیش و شارەکانی کوردستانیش بێبەرینین لی. من پێم خۆشە بەر لەوەی بچینە ناو بابەتەکە و میوانەکانم بناسێنی، بینەری پاکێجێک بین کە پاکێجێکی مەیدانیمان لەسەر ئەو دیاردەیە کردووە. لە نێو سەدان نەخۆشی گورچیلە لە ئەڤینی تەمەەن 20 ساڵانەوە دەست پێ دەکەین، کاتێک بۆ گۆڕینی گورچیلەیەکی 40,000 دۆلاری ئەمریکی خەرج دەکات. چەندێکە بێ کلیێت گۆڕی؟ ساڵێکە. بە چەند کڕی؟ 15 میلیۆن. لە چێت کڕی؟ لە عەرەب بێگانە. کێ پێتی فرۆشت؟ دەمانویست ئێمە پرسیارمان کرد دەلال و شت هەبوو هینایان لە بۆ. چەندان بە دەڵاڵەکەش؟ وش تقریبا 3-4 میلیۆنیشی براو تا هینایان نەبوومان. ئەی کە کلیەکەت گۆڕی مەسارفت چەند بوو؟ هەمووی 4 دەفتەرمانەوەی هەمووی. دکتۆرەکە 15 لە بۆ دەست حەقی خۆی وەرگرت. دکتۆرەکە چێ بوو؟ 15 میلیۆنە قدەسیەوە؟ 15 میلیۆنی برد. 15 میلیۆن دامانە. ئەی نەجاحەتی هەیە؟ نا 11 مانگیشی کرد. لێرەوە ڕێگەی بە دواداچوون دەگرینە بەر و بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر هەنگاو دەنین تا بزانین چێن گورچیلە دەفرۆشن و ڕێکارە یاسایەکان چین بۆ گواستنەوەی گورچیلەیەک. بەڵام کەس لێدوانمان بۆ نادات و دەڵێن ڕۆژی دواتر وەرنەوە. بۆ ڕۆژی دووهەم دەگەڕینەوە و لەگەڵ لێپرسراوی هۆبەی تەحقیق و بە دواداچوونی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی قسە دەکەین. ڕۆژانە چەند گواستنەوەی گورچیلە ئەکرێت؟ ینی لای ئەو مامەڵەکان چەندانن لە ڕۆژەکە؟ وڵا تاوانە ڕۆژانە ئەمە حسابی ماگانە بکەین لە 30 هەتا 40 زەرعێکی لێمان هەیە. وەکوەر فەرمانگەیشی تری حکوومەت ینی هەر بە ڕۆتینی ئیمزای دەکەن و مۆری دەکەن و بێ لێ پێچینەوەیە؟ بیدایەت کەمە لە سەرەتا تەحقیقی لەگەر دەکەین، دوایەوەی ئەمە دەنێردرێتە ئاسایش و پۆلیس کە ئەوانیش لەگەریانکردن دەگەڕێتەوە. ئەنجا بەڵێندامەمان لەکنە، بەڵێندامیان لۆ دەکرێن، نووسراویان لۆ دەکرێتن و لۆی مەجموعە دکتۆرێکی مختصم بەو کارەیەوە ئەوان دەچنەکنوان و هەرێکەی لە چەند جۆرێک پێکاتنە ئەوانش ئیشکارەکانیان بۆ جێبەجێ دەکەن کە زانیمان تەکید لەوەی کە مختصە بەو ئیشەوە یان بتوانانی زەرعێکی لەکەی لۆ دەکرێتن، ئەو کاتی ئەمە ئیشەکان لە جێبەجێ دەکەین. کەسێک ژماری دەڵاڵی کڕینی فرۆشتنی گورچیلەی پێدام و تەلەفۆنی بۆ دەکەم، بەڵام ئامادە نییە زانیاریمان پێ بدات کە چێن گورچیلە دەکڕن و دەیفرۆشێن. ڕووی ئەم پرسیارم ئاراستەی چەند پزیشکێکی گورچیلە کرد، بەڵام کەس ئامادە نییە لێدوان بدات. بۆ دەستکەوتنی ئەم پرسیارانە دەچینە لای دەروون و میوانەکانی کێن و چۆن و بەکام هەنگاوی یاسایی بازرگانی بەجەستەی مرۆڤەوە دەکرێت. دکتۆر ئەکرەم محەممەد پسپۆری نەشتەرگەری میزەڕۆ و چاندنی گورچیلە بەخێربێت. دکتۆر شیرین حوسنی بڕیاردەری لیژنەی تەندروستی و ژینگە لە پەرلەمانی کوردستان جەنابیشە بەخێربێت. کورسەکەی تەنیشتیشە هەڵبەتە سانسۆرە خینە سەر ناوەکەی هینی کێچێکە لەو دەردەدارانەی بازرگانی کراوە بە گورچیلەوە جەنابیشە بەخێربێت لەبەر حاڵەتی ئەمنی و لەبەر پاراستنی کەسایەتی خۆت شوێنەکەتمان گۆڕێکی ناوە شوێنی جەنابە بوو. زۆر بەخێربێت نمونەیەکی زیینووە. با لە حکوومەتەوە دەست پێ بکەین، لە پەرلەمانەوە دەست پێ بکەین ببوورە. دکتۆر شیرین ئەم دیاردەی کە ئێمە باسیەکەین بۆتە دیاردێ ببوورە، بۆتە دیاردێکی مەترسیدار ئەم بازرگانیکردنە بۆتە دیاردێکی مەترسیدار لە کوردستانە؟ سەرەتا دەستخۆشی لە جەنابەت دەکەم، دەستخۆشی لە بەرنامەی تۆ دەکەم و ئەم بابەتە گرنگە کە لە ئێستادا وەرژواندا بابەتێکی گرنگە، دیاردەیەکی بەربڵاوە لە هەرێمی کوردستان، نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە زۆربەی وڵاتان لە وڵاتە هەرە پێشکەوتوەکانیش ئەم دیاردە هەیە. بەڵام هەندێک وڵات خستویانە لەژێر چوارچێوەی یاسادا ڕێکیان خستووە و هەندێک وڵاتیش تا ئێستا وێرانکاریە تێدا.
ئێمە وەکو هەرێمی کوردستان ڕێز و خۆشەویستی و سوپاسی خۆمان ئاراستەی ئەمن و ئاسایشی ئێمەش دەکەن کە ئەوان بەسەراحەت کۆنتترۆلی ئەم بابەتە کردویانە کە وەکو بازرگانی کردن پێوە بەڵام بازاری ڕەش هەیە بازاری ڕەش هەیە لە وڵاتە نووسینگە هەیە لە وڵاتە لە ژێر ناوێکی تر ئیش دەکەن دەلال هەیە لە وڵاتە ئەم کارەی دەکا خەڵک هەیە بە ڕەزامەندی خۆی کلیەی خۆی دەفرۆشێت نەک لە ژێر فشار بێتنیان لە ژێر باش لە ڕووی یاساییەوە ئاساییە من نەخێر بە هیچ شێوەیەک لە ڕووی یاسایی ئاسایی نییە ئێمە پێشتر یاسایەکی تایبەتمان نەبوو لە هەرێمی کوردستان کە ئەم ئیشەی ڕێک بخرێتن ئێمە پابندمان دەکرد لەسەر یاسای عێراقیە هی ساڵی 86 بوو هێشتا هی ساڵی 80 بوو یاسایەکی کوم بوو کەم و کورتی زۆری تێدا هەبوو هەرێمی کوردستانیش بەبێ ئەو یاسایە مامەلە لەگەڵ ئەم پرۆسەیە دەکرد بەڵام خۆشببختانە ئێمە وەکو لژنەی پەرلەمانی بە دوواداچوونمان کرد وەکو ئیشی خۆمان وەکو چاودێریکردن ئێمە بینیمان کێشەیەکی گەورە هەیە ڕۆژ بۆ ڕۆژ زیاتر دەکرێتن بە تایبەتی لە 2014 کە پاش بڕینی بودجەی هەرێمی کوردستان و نەبوونی موچە و هەبوونی قەیرانی دارایی لەسەر خەڵک زۆربیان ناڵێم زۆربیان بەڵام زۆر کەس لە زیاد بوو کە پەنایان برد بوو فرۆشتنی بەشێک لە ئەندامانی جەستەی خۆی بە تایبەتی کە ئەوەی کە ئێستا زۆربەی تەعاملی لەگەڵ دەکرێتن کلیەیە گولچیسکە بینیمان ئەو دیاردەیە زۆر بۆیە بینیمان کارتێکردنی زۆر لەسەر خەڵکی کردووە بە تایبەتی ئەو خەڵکەی کە کێم دەرامەتن هەژارن بیستمانە کلیەی خۆی دەفرۆشێت بە قاچاغی ڕووی لە دەرەوەی وڵات کردووە کلیەی خۆی فروشتووە بوو دابینکردنی قوت و بژێوی ژیانی منداڵانی خۆی پێشمەرگە کلیەی خۆی فروشتووە یعنی ئاگام لێ بووە لە دهۆک پێشمەرگەیە کلیەی خۆی فروشتووە کرەی دوو مانگی کرەی خانی خۆی پێداوە ینی بینیمان ئەمە هەمووی ڕۆژ بۆ ڕۆژێ لە زیاد بووندایە بۆیە بە پێویستمان زانی وەکو لژنەی تەندروستی لە پەرلەمان یاسای چەند وڵاتێکی پێشکەوتو کۆمان کرد و پرۆژە یاسایەکی ڕێک و پێک دەرمان کرد و خۆشببختانە لە مانگی یەکی ساڵی 2010 ئەو پرۆژە یاسا بوو بە یاسا ئێستا بەو یاسایە کاری پێدەکرێتن یاسایەکی زۆر ڕێک و پێکە مفەسەڵە نەک تەنها بوو کلیەیە بەلکو بوو هەموو ئەو ئەندامانەی جەستەی مرۆڤن کە زەرعی پێدەکرێتن یان ئالۆگۆری پێدەکرێتن کە بەخۆ بەخش دەدێت وەرگر خۆشببختانە ئەو یاسامان دەرکرد و ئێستا کاری بێدەگرێتن بەڵام من ناڵێم کە قەتعی ئەو پرۆسەیە وەستا کە پاش ئەم یاسایە دەرچوون نەخێر هێشتا هەیە بەڵام تۆزێک کەم بۆتەوە چونکە سزاکان لەو ناو یاسایە سزاکان زۆر تۆندن لەسەر دامەزراوە ئەو دامەزراوانەی کە لە ئەم پرۆسەیە تێدا ئەنجام دەدرێتن لەسەر ئەو پزیشکانەی کە ئاگایان لێیە و ئەم عملیاتە ئەنجام دەدرێن و کە ئاگایان لێ ئەمە سەرپێچیە سزای توندی لەسەرە سزای توندی لەسەر ئەو دەلاڵ چۆن ئەو پزیشکە چۆنی ئەم نەشتەرگەریە بکە ینی خۆ تۆ لە کاتێکا من نەشتەرگەری چۆنە ئاسان یارە بێ لە نەخۆشخانەیەکی گەورە بکرێت ینی ئەم پزیشکە چۆنی بیکە ئەم پزیشکە بەرپرسە لەوەی ئەم کلیە کراوە فرۆشراوە هیچەیە بۆچەیانی یاساکە ئەو دیتێڵی تایە ئەو هەموو تەفاسیلی تێدایە هەموو تەفاسیلی تێدایە شەب مەرج نییە هەموو دکتۆرەکان بەشدار بن لەو تاوانەی کە ئەنجام دەدرێتن نەخێر هەندێک دکتۆر هەیە ئاگای لێ نییە بەڵام ئەوەی پێویستە بڵێن کە ئەو دکتۆرای نەشتەرگەری ئەنجام دەدرێتن دەبێ تەکید بێت پاش چونکە چەند فیلتەر دەرباز دەبێ ئەوەندە بە ئاسان نییە کەسێک بچێتن کلیەی خۆیان بەشێک لە ئەندامانی جستەی خۆی ببەخشێت بە کەسێکی تر هەر ئەوها بە دەستی بگری ببێ نەخۆشخانەیە بڵێ چەند فیلتەری هەیە نوێنەری داواکاری گشتی تێدایە پزیشکی بسپۆری تێدایە چەند بەڵگەنامەیەک هەیە دەبێ ئیمزا بکرێت چەند فەحسێک هەیە دەبوو بنە خوشەکە بگرێتن یعنی ئەوها بە ئاسانی ناڕواتن بەس دکتۆر بۆی هەیە دەبێت دکتۆرەکە ئاگای لەم پرۆسەیە هەمووی بێت تەکید بێ متأکد بێ پێش ئەنجامدانی نەشتەرگەریەکە ئەنجام بشتە هەوڵی نەشتەرگەریەکە ئەنجام بدێت نەخێر دکتۆر هەیە ناوەڵات زۆر بە پاکی ئیش دەکا و دکتۆر هەیە ئاگاداری ئەمن و ئاسایشیش کردیە کە ئەمە سەرپێچی یاسایە دکتۆری شێ بەداخەوەی چێکە لەو بازرگانانەی شەریکیش بووە بەڵێ هەیە بە شەریکیش بووە ئێمە چەند دامەزراوەیەکی تایبەتمان هەیە لە هەرێمی کوردستان ڕێکە بێدراون کە ئەم جۆرە نەشتەرگەریانە لێ ئەنجام بدرێتن و چەند دامەزراوەیەکیش هەیە بە مڕەخەس نینم بۆ ئەم ئیشە ئەو سزانش لەم یاسایەدا هەیە کە ئەگەر ئەم کارە ئەنجام بدرێت دوای پێتەڵێم تا ئێستا دکتۆرێکتان سزایەوە دوای جوابیەوەم بەرەوە دکتۆر بەخێربی هەڵبەتە ئەو قسانی کەیکەین لەم بەرنامەیە ڕوبەڕووی شخصی جەنابە نییە وەکو کەسێک بەڵام وەکو دیاردەیەکی قێزەونی ئەم کۆمەڵگەی کوردیە ئەم بابەتەمان تەڕاح کردووە و ئەمانوێت جەنابەت زۆر ڕاشکاوانە هەم ئێمە هەم بینەران هەم لایانی بەرپرس و حکومەتیش
بگەینیتە قەناعەتێک بۆی کە ئیشی جددیتری لەسەر بکات چونکە بەڕاستی من هەندێک کەس بۆی نووسیوم کابرا گورچیلەی خۆی فرۆشتووە بە 16 ملیۆن لەم 16 ملیۆنە 4 ملیۆنی بۆ خۆی بووە 12 ملیۆنی قاچاقچیەکە بردوێتی ینی ئەمە دوو جار سووتان و دوو جار ئیستیغلالکردنی ئەو ئینسانەیە بەهەرحاڵ بالەوە دەست پێ بکەم لە مانگێکە بەپی زانیاری جەنابەت چەند نەشتەرگەری گۆڕینی کلیاکرێ لە کوردستانە بەپی ژمارەیەکی سابت نییە فترە بۆ فترە لەوانەیە بگۆڕێ بەڵام ئەگەر بەعام باسیکەی لەوانەیە لە حدودی بینی 10 بۆ 15 بێ لە مانگێک باش ئەم 10 بۆ 15 بە شێوەی یاسایی ئەوەندەی تۆ بزانی بە شێوەیەکی یاسایی و بۆ شێوەی کە دکتۆر باسی کرد بەو شێوەیە زەرعەکەیان بۆ یەک دانەش نییە بەو شێوازە تێپەڕ نەبێ و چاندی گورچیلەی بۆ بکری ممکنە تا ئێستا لە کوردستانە ژمارەی نزیکەی گەشت بێتە حدودی 3000 چاندنی گورچیلە لە 2007ەوە تقریبا لە ماوەی 11 ساڵە لەو 3000 یەک دانەشی نەبە بۆ فلترات تێپەڕ نەکرێ و چاندنی بۆ بکرێت چونکە چاندنی گورچیلە خۆ پرۆسەیەکی ئەوەندە ئاسان نییە پرۆسەیەکی زۆر زەحمەتە لە هەموو دنیا وەکو ئێستا دەستخۆشی لە پەرلەمانی خۆمانەکەم هەرچەند درەنگ بوو بەڵام لە هەموو دنیا کۆنگرس و پەرلەماناتەکان پێوە سەرقاڵن و یاسا و ڕێنمایی و وردەکاری بۆ داڕێژن بۆەوەی مەجال نەدرێت خەڵکێک ئیشی تیا بکە و خەڵکێکیش بەو شێوازە باسی قسەکە بکری ئەو ئیشە گەورەی بچووکرێتەوە لە بازاری ڕەش و قاچاقچی و بەڵام حقیقەتەکەی ناکرێتەوە حقیقەتەکەی نمونەیەکی زیینومان هەیە سەر قسەمان بۆ ئەخرەوە نمونەی 3000 لە 3000 تۆ دانێکی ناو 2950 تریش قسە بکە بزان چۆن کردووە ئەخرنا ئێمەش ناتوانین خۆ 3000 بێنی بەڵام حقیقەتی ناشرینی ئەم پرۆسەی وای کردووە بەرنامەی لەسەر نمونەی تریشمان هەیە بەڵام ئامادە نەبوون من حەزەکەم بۆی کە ڕوونتر قسە بکەین و بۆی کە بگەینە حقیقەتەکە و حکومەت و بینەرانیش ئاگای لەم بەرنامەیە بێ بەر لەوە من ببوورە مامۆسابەر حەزەکەم بێتە ژوورەوە بەڵام هەر بە جیمێکەوە وەریگرێ کلیەکەی مامشاندا شوێنی بڕینی گۆڕینی کلیەکەی بۆی کە مزداقێتێک بین بە بینەران کە ئەمەیەکێکە لەو مزەحیانە فەرمۆرە ژوورەوە زۆر بەخێربی چکان هەر کرد لە کامێراکەی خۆمەوە ڕەنگە باش بێ کام لایەتە ئەتوانی پیشانمان بێ عفو فەرموو وەرە بەربەر ئەوە شوێنی گۆڕینی کلیەکەی دەستخۆش چۆرۆ شوێنی خۆت با قسە لەگەڵا بکەمش دەسەکانە خۆش بێ نەمەوێ چیرۆکی ئایا فرۆشتوتە بەخشیوتە لیان چۆن چۆنیە چیرۆکەکەی لە زمانی خۆتۆ بۆمان باس بەڵێ دەستخۆش لێ دەکەم کاک دەروون یەکەم جار ئەم بەخۆم ئیشی مەکتەبم دەکرد باشە دوای ئەوانش بەخۆم ئیشی جێچش دەکەم یعنی کاسبم ئەوانە تەلەفۆنیا کرد گوتیان وەرە بابچین ئیش بکەین لە هەولێر ئاتمەکنیان گوتی وەڵا تلۆیش دەکەی وەرە بە کلێت بفرۆشنەوە 25 ملیۆن دەدەمێ و 20 شلۆخم دەوم وەڵا گوتمێ باش تەواو ڕۆژێک پێچوو ڕۆژ دوانم داکم گوتی وەرەوە نەکو ئەوانە ئیشی خراپ پێ دەکەن باشە ببوورەوە ڕەنگە تۆزێک لە دەروی بەردامەکەش بێ بۆچی کلیەتە فرۆشتەوە بەخۆی ئەمن لە بێئیشی و لە بێپارەی و چەند ساڵ پێش ئێستاکات ئەو نەشتەرگەری و فرۆزان 2 ساڵە 2 ساڵ لەوا بووی کە دایکەوتی ئەمانە گوتی وەرە ئەوانە ئیشی خراپ پێ دەکەن وەڵا ئەمش پێم گوت بدەچمەوە و دێمەوە ئەم دەمزانی ئەگە نەچمەوە ئەو میشم پێ دەکە گوتی ناکو دەڕۆی ماڵ دەبی لەگەمان بی گوتی دەبی لەگەمان بی و ئەمن خۆ نفوسی خۆمش لەگەرم نەبوو ها نفوسم هەر نەگرت بوو زاری هاتمەکنیان هەولێر باش وەڵا کەسێکی دیان هینا و نفوس و ئەو شتانە لۆی چا کرد و موافقەی کامریان لۆی چا کرد و ناردنە خەستەخانەی لە خەستەخانەش دکتۆر گوتیە نە دکتۆر مدیر استعلامات بوو نازان دکتۆر گوتی لە شاری هەولێرەمەی تۆ بەڵێ وتیە ئەمە ڕسمی سەیف نییە بۆەوەیە بۆ معاملەوەیە یەکسەر قاچاقچیەکە تەلەفۆنی لۆی کرد گوتی ئایدی منە با بستە ژۆرێ یەکسەر منیان بردە ژۆرێ و ئەمەلیاتەکان دەست پێ کرد بەخۆیانش گوڕپێک لە دەرێوەدا ڕاوەستا بوون لۆ هەراتنی ئەوەی کلیە خۆی دەفرۆشت نەخۆشخانەی کە تۆ چیتە ژوور نەخۆشخانەیەکی ڕسمی شاری هەولێر بوو بەڵێ ینی شوێنێکی ڕسمی بوو نەک ماڵ بێ
باشە ینی نفوسی تۆشیان گۆڕ ینی بە نفوسێکی تر ینی بە هەوێکی تریان چا کردو کەسێکی دیان هینا داک و بابیشیان لۆم چاکردۆ کەسەکەی دی بابیان لوی چاکرد و ئەو بابەت دەوێتی کوڕیک لێ خۆی ببەخشیتەوەوە. باش دوای حەق و حسابەکە و چۆن وەرگرت پارەکە و دوای لە خەستەخانە ئەمەلیاتەکەم کرد هاتمە دەرێ 6 ملیۆنی دانابوو. پێشتریش مەعاملەتان 25 بوو گوتی 6 دانابوو ئەم بە خۆم چاوم لێ بوو هەلێم بەس گوتی ئەگە هەلێ ئەگە توانی تەرێ ئافێرە تو زەڵامی گوتی ئەگە گەیشتی و مال وە دەکەم بە جەنازەتەوە گێ و مال هەر کەسێک بزانی تیانەت و هەلێ وە ناکەم لە ژیاندا بینێ. باشە ئەم قسانەی کە بۆ ئێمەیەکی بۆ لایانی پەیوەندیدار بۆ لایانی ئەمنیت کرد بەڵێ بۆیانم کرد و شکایەتی خۆمیش کردیە لە هەولێر و بەڵام دەستیان خۆش بی ئاسایشی شێکێک لە تاوانبارەکانیان گرت پێشی 2 ڕۆژ 3 ڕۆژە حوالی هەولێریان کرد ئێستاوا لە تەحقیقە ئاسایشی بەردەست گرتیان بەس دویانیشمانە ئیش خۆیان دەکەن و هیچ عیبیان نییە. دەستخۆش بڵێ تۆزێک ناخۆشە بابەتەکە. دکتۆر ئێوەکو پەرلەمان ئەوە تا ئەم نەشتەرگەریە لە ماڵێکا نەکراوە یعنی ئێمە بەرنامەی پێشووترمان لەسەر مۆزوعی شێخ و ئەمانە کرد بەڕاستی حتا ناوی نەخۆشخانەکەشمان لایە و خۆشی ماشەڵا گەنجێکی کامڵە و تەمەنی لە هەژدە بەرەوسەر و خوێنەواریشی هەیە و ناوی نەخۆشخانەکەشی لایە. ئایا ئیجراعاتی ئێوە یا بەدواداچوونی ئێوە بۆ ئەو جۆرە شوێنانە چییە؟ بەڵێ وەکو من ئیشارەت پێدایی ئەم پرۆسەیە پرۆسەیەکی ئالوزە دادگاژە هەموو کاتێک ئاسایش و دادگا هەموو کاتێک پێویستی بە بەڵگەیە کەسێک ئەو هەناگیرێتن ئەگەر بەڵگەی لەسەر نەبێتن بۆیە چیرۆکی برای من تۆزێ چیرۆکێکی غەریبە ئەو کاتەی کە باز دەکە کلیەکەی خۆی بەخشیوە فرۆشتووە ئەو کاتە تەمەنی لەژێر 18 ساڵ بووە لەو یاسایی ئێمەدا هاتووە کە دەبێت تەمەنی کاملی ئەهلیەتی هەبێتن دەبێت 18 ساڵی بێتن نفوسی بوو تەزویری کردووە لە ئاسایش هەموو ڕێکارەکان وەکو خۆی ڕۆیشتووە بە پێی یاسا ڕۆیشتووە توێ دامەزراوەی تەندروستی ئەو دامەزراوەی کە نەخۆشخانەی کە پرۆسەکە لێ ئەنجام درراوە دەبواە ئەو نەخۆشخانە تەکیدی لێ بکردن ئایا ئەوە ئەم کەسەیە کە هاتووە ئێرە ئەو عملیاتە دەکە یان نا ئەوە تو زێلای من غەریبە کە نەخۆشخانە سید چۆن ڕسمەکەی لە نفوسێکی مزەوەری داوە نازانم یعنی تۆزە چیرۆکەکەی غەریبە وەکو من گوتی پرۆسەیەکی ئالۆزە بۆیە لە زۆربەی وڵاتان نەیانتوانیوە بمبڕیکەن یعنی یەکسەر هەمووی لایدەن هەیە لە هەموو وڵاتانی دنیا بازاری ڕەش هەیە ئێستا ئیران وڵاتێکی دراوسێمانە باشترین یاسای ئێرانە بوو چاندن و گواستنەوەی ئەندامانی جەستەی مرۆڤ لە یاسای ئیراندا بەعلەنی هاتووە کە ئەو کەسەی بەخشەر لە حکوومەت هاوکاری وەردەگرێ هەندێک منحایەکی پێدەدا یعنی وەکو دیاری پێدەدا وەکو شتێکی ڕەمزیە بەڵام پێدەدا لەلایەن نەخۆشەوە ئەوەی کە وەردەگری بەڵێ ئەوەی کە وەردەگری ئەویش وەکو هەدیەک یان منحەیەک بە ئەوەی بەخشەر دەدا یعنی شتێکی علەنیە شتێکی نهێنی نییە وەکو بەپێ یاسا ڕێکخراون بەڵام ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان ڕوودەدا بە ئێمە بەحسی وەزعی خۆمان بکەین شتەکە لەژێر چوارچێوەی وەکو کراسی یاسا لەبەردەکەن یعنی ئێستا من دەچم کلیەک بۆ خۆم دەکڕم پێویستیم بە کلیەکم هەیە دەچم اتفاقێک لەگەڵ کەسێک دەکەم ئەو کەسە خۆ بەخشەر نییە یعنی بە بەخشین بیدات نەخێر دەفرۆشتە من بەڵام من معاملاتی خۆم وام تەرتیب دەکەم هەردووکمان قەناعەتمان هێناوە قەناعەت بە لایەنی پەیوەندیدار دەهێنن کە ئەم کەسە بەخشەرە بە من بەبەخشی بەڵێ لە ژێر بەڵگەی یاسایی دەڵێ من بە ڕزای خۆم و کلیەکەی خۆم دەبەخشم و کارێکی ئینسانیە کارێکی مرۆڤانیە لە هەموو وڵاتانی دنیا هەیە بە بێ یاسا ڕێکخستووە بەڵام ژێر پارەی وەردەگرێ بۆیە تۆزێک قورسە لەسەر دادگاکانی ئێمە لەسەر ئەمن و ئاسایشی ئێمە کە بەڵگە لەسەر ئەو کەسانە بدوزنەوە کە ئەم ئیشە دەکەن ڕاستە دکتۆر جەنابەت فەرمووت وتە لەو 3000 کە کلیان گۆڕیوە لە کوردستانە یەک دانیان نییە بۆ ڕێکارە یاساییانە نەهات بێت بەڵام بە بۆچوونی تۆ تا یەکێکە لە نمونۆزینەکان و تقریبان ئەتوانم بڵێم لەگەڵ پرۆدیوسەرەکەمان 16 نمونەی ترمان لایە کە هیچیان ئامادە نەبوون لێدوان بن بەڵام معلوماتیان ناوە بێمە ئەوە یەکێکە لەو نمونانەی کە بەڕێو شوێنی چۆنەڵی هەڵخەڵەتێنەرە پرۆسەکەی کردووەکو دکتۆریش باسیەکە بەڵام حکومت ئەبێت نابێت لەمە وریاتر بێت بە بۆچوونی تۆکو پزیشکێک نابێت حکومت وریاتر بێت لەو فێڵە یعنی لەو فێڵە فلتەرێکی یاسایی هەبێت بۆ کەمکردنەوەی ئەو فێڵە دەمێت تۆزێک کاتم دێت تۆزێک بە تەفسیلی ئەو مۆزوعچکە بەڕاستی مۆزوعێکی زۆر
قەرەباڵغ و شایک و تێکەڵە لەوانەیە هەردوو وەجهەکەی من بۆ خۆم تا ئێستا ڕوو نیم ئەگەر کاتم بدەیت تێوای ڕوونەکەم و ئینشاڵڵا جەنابەت و بینەرانیش هەموو تێبگەن لە حەقەتی ئەو مەوزوعات چۆن یەکەم جار کە بیر کراوە لە چاندنی ئەم گورچیلە زۆر دەزانم هەرچەند بەرنامەکە لەسەر هەموو بەشەکانی لەشە بەڵام ئی گورچیلە من تەفاسیلە لە ساڵەکانی 50کان 54 هەوڵێکیاندا گورچیلیان لە کەسێکی مردوو وەرگرت چاندیان بۆ کەسێک 53 ڕۆژما دوای فەوتان لەو کاتەوە بیر کراوە بۆ ئەوەی شتێک چکە پێشە لەسەر غەسل و شوشتنی گورچیلە دەمانەوە ژیانێکی زۆر ئاڵۆز و ناڕێکەکەن بیریان کردەوە لەوەی شتێک بێ یەکجاری بۆ کەسەکە بڕێتە ناو کۆمەڵگا هەم ژیانێکی بۆ خۆی بەسوود بێ هەم بۆ دەوروبەری بیر کراوە لەوەی کە گورچیلێکی لێ وەرگیرە ئیتر کە یەکەم جار ئیشەکە دەستی پێکرد لە مردوو وەردەگیری ئێستش لە هەموو دنیا نسبە زۆرەکە هەر لە مردوو وەردەگیرێت بۆ چاندنی بۆ کەسێک کە پێویستی پێەتی بەڵام کە نەتیجە بینیان هەنێ خەڵک کە بەخشەری زن و گورچیلەکە ئەبەخشێ ئەیچێنی نەتیجەکەی فەرقی زۆرە زووتر دەست بەکارەکە و ماوەیەکی زۆرتر ئیش دەکا و دەژێ لە هەموو دنیا ئێستا تەشجیعی ئەوە دەکەن کەسی زن و گورچیلەوە بەخشێ ئێستا لەم کاتێ ئێمە باسی دەکەن لە ئەمریکا 137 ئەوانەی کە بەخشەر چاندنی گورچیلەکە 137 لە زن وەرەگیرێ لە ئەوروپا 142 ئەی نسبەکە زۆر بەش بێتەوە کە پێشتر یەک دانەشیتیانە باشە بەپی معلوماتی جەنابەوە لەو پاکێجێکی گشتیشمان ئامادەیە لە ئەوروپا و ئەمریکاش هەر بەو ڕێکارە بەو شێوەیە کە بە شێوە مادیەکەەوە بازرگانی پێواکرێت ئەمە لێرە بە پێی یاسای دنیا کەسێک کە هەر وڵاتێک تەمەنێکی داناوە لە وڵاتی ئەمە 18 ساڵی تێپەڕان ئیتر مافی بڕیاردانی لە زۆر شتی ژیانی خۆی هەیە یەک لەوانە مافی بەخشینی بەشێک لە ئەندامەکانی لەشێتی کە بە شەرتێک تاسیر نەکاتە سەر ژیانی بۆ ئینسان یەک دڵی هەیە ناتوانێت بڵێ من دڵمە بەخشم ڕاست لە ویستیان بیکەنە 21 ساڵ بە زوازم هەر لە 18 ساڵ ماوەتەوە لە 18 ساڵ گەورەترە دێت من دەمەوێت ئەم کەسە ژیان ئەم کەسە لە مردن نەجات دەم ئەم کەسە بەشێکی لەشمی کە گورچی لەمە دەیدەمێ ژیانی لە مردن نەجاتە دەم باشە ئەوە کاری من نییە من ئەو وردەکاریانی کە ئێوە باستان کە لێ پێچمەوە ئێمە چیمان کرد ئەوە خۆی لە هەموو دنیا ممکنە زۆر بە فلتەری تراتێ نەپەڕێ من دەمەوەی گورچی کەسێکم لە نێرە دکتۆرێکی نفسی ئەوەی ضرورە دکتۆرێکی نفسی دەیبینێ کامڵات حەقی قەراردانی هەیە دکتۆرێکی نفسی دەڵێ بە حەلقی قەراردانی هەیە ئەم کەسە مستەوای عقلی ئەو حەقی هەیە دەیدێنێ دکتۆرێکی گورچیلە نەشتەرگەر ئەوانی کە بەشی هەناوی گورچیلەن دەرمان و چارەسەرەوانە ئەوان ئیشێک فەحسێک بۆ وەزیفەی گورچیلەکانیەکەن ئایا گورچیلەکانی هەردووکیان باشن ئەگەر یەکێکیان ببین ئەوی تریان پێی دەژێ ئەم کەسە لەتەسەر ژیانی دروست نابێت بەوی تریان بۆ نمونە ئیش نەکە ئەویتر عیبدار بێ ئەوی شەڵی نەخێر هەردوو گورچیلەی بێ عیبە دەتوانێتیان بەخشێ هیچ مەترسێکی گەورە لەسەر ژیانی دروست نابێت ئەو دوو حاڵەتە ڕئیسیە لە هەموو دنیا ئیتر کەسەکە خۆی بڕیاری بەدەستی خۆیەتی ئێمە لەبەرەوەی ئەو قسانە هەر جارێک قسەیەکمان گوێلێ ئەبوو بۆ ئەوەی جوانی ئیشەکە بچووک نەبێتەوە و هەر ئەو مەوزوعە ببینرێ و خەڵگوا بزانێ هەر ئەوەی لە پشتە زۆر ڕێکاری بۆ زیاد کرا ئەوەی ئێستا من پێمە پیشانتان دەم لە کامیرەکەی پیشانیدەن ممکنە بە چەند جارێک هەر جارێک زیاد کراوە هەر جارێک کەسێکی بۆ زیاد کراوە لیژنەکە پێشتر بەس ئەچوو ئێستا ئەوە بەشی یاسایی فەرمانگەی تەندروستی هەولێرە باشە کەسەکە نووسیوێتی من لە خوارەوە واژوم کردووە کە بوومەتە کەفی ئەمە ئی خۆی هەیە ئی کەفیلیشی هەیە ئەمە ئی خۆی ئیسەی خۆش پیشاندە ئەڵێ من بە ڕەزامەندی خۆم بێ ئەوەی هیچ زەختێکم لەسەر بێ ئەوەی هیچ دافعێکی مالی چکە ئەو دووشتە لە هەموو دنیا زۆر ضرورە زەختی لەسەر نەبێ ئەمە ئەو کەسێک کە بەخشیوێتی با بڵێ بەڵێ ئەڵێ من هیچ زەختم لەسەر نییە هیچ پارەشم دافعێکی مادیم لە پشتی نییە بەس بۆ ڕزگارکردنی کەسێکە لە مردن باشەکە تۆ شتۆت پێکرا ئەوەند نەکرد کەسێکی دی ئەوەی کرد ئەمە ئەفوو دکتۆر ئەتوانم ڕسمەکەت سانسۆر کردو تۆ ئەمەت پێکرا ئەمە نا پێم نەکرا یعنی تۆ هیچ نووسایەکەت پڕ بەڕێزم ئەوە تۆزێ چیرۆکەکەی غەریبە یعنی کەسێکی دوای بە هەموو لێ بۆ نەخۆشخانە لە جیاتی ئەو کەسە چوە ژووری ئەوە کەسەکە ئەچوو ئەو جێگایە ئەوەی دەکرد دوایی هەر بۆ ئەوەی ئیشەکە هەر زیاتر بۆی هەر مەجالێکی کەمتر بهێڵینەوە بۆ ئەو قسانە وتمان دەبێت کەسێکی دەرەجەیەکی قەرابەی سڵەی قەرابە و خزمایەتی دەبێت لەگەڵ بێ ئەوش بڵێ منج ڕازیم من ئاگادارم و ڕازیم ئەم کەسە بە حسن و ڕزای خۆی بێ ئەوی زەختی لەسەر بێ ئەم گورچیلەیە بەخشێ بۆ ڕزگارتنی ژیانی ئەم کەسە لە مردن یان باوکی یان برای یان نەگەشت و پیا بوون ژنەکەیان پیاوەکە ئێستا ئەوە لە هیچ جێکی دنیانی بەس لە ئێمە هەمانە کەسێکیش دەبێت لەگەڵی بێ وجە باوکێتی برایەت یان خێزانێت یان مێردێتی ئەڵێ منج ڕازی منج ئاگادارم ئەویشە دەکەین ئەوە وەکو شخصی دوایی ببوورە منامیش بەنمونێ تۆ کەسە لەگەڵا بوو خۆم ئەو کەسێکی هێناوە کردیانتە باوکم
ئەوانە کەسێکی کردیان دوو کەسیان هینا یەکەک کوڕە یەکەک باب ئەلاساسیشان بابی تۆیشان بە خۆیان دوو کەسی دینە یعنی ئەمن بەخۆم نەچمەوە جیانە ئێستا کەسێکی هەموو ئامەلەکەیان هەموو ئەو ڕێوکارانیان بەجیا بە دوو کەسێکی دی کرد بەناوی کەسێکی ترۆ کرد و بەڵام گورچیلەکان لە تۆسن بەڵێ دەستخۆش ئەوە تەبەڕع خەڵی کەسەکە خۆیەتی لەگەڵ دوو کەسی خزمی دەرەجەیەکی خوشک و دایکی ڕاستامە دوو کەسەکەی ئەوش خۆی پەنجەمۆری دوو کەسەکەیەوەش پەنجەمۆری خۆی ڕاستە دوایی ئەینێرینە لیژنەیەکی تر کە زۆر گەورەیە لیژنەکە پزیژی نەشتەرگەری میزەڕۆی تایە ئەوەی کە تایبەتە بە چاندن بەڵام کەسێکی ترە ئایا بزانێ بالفعل ئەم کەسە ئەم ئیشی چاندنە گونجاوە کەسێکی تایە پسپۆڕی نەخۆشی دەرونیە کەسێکی تایە پسپۆڕی نەخۆشی هەناوە دکتۆرێکی تری تایە بە ڕێزێک ئەم کەسانە بەخشەرەکە بینن بەخشەرەکە هەردووکیانە بینن بە زیاتر بەخشەرەکەیە زیاتر بۆ ئەوەی هەیەکیانی هەردووکیانە بینێ وایە بزانێ بالفعلەوە پێویستی بە چاندن هەیە هەنێکشیان بەس ئەو متەبڕعەکەی دەبینێ بەخشەرەکەی دەبینێ ئەگەر لایەنە پزیشکەکەی تەواو کرد لەگەڵ دکتۆرێکی نەخۆشیەکانی میزەڕۆ لەگەڵ نەشتەرگەر میزەڕۆ دوو کەسن دوایەوە چێتە بەشی پۆلیس نوێنەری بەڕێوەبەتی گشتی پۆلیسی هەولێری تایە ڕائیدێکی پۆلیسی تایە بەڕێز ملازمیەکی ئاسایشی تا ئێستا نازانم چ بەڕێزێکە و ڕوتبەکەی چیە نوێنەری ئاسایش دوای لە ئاخیری دێتەوە لای بەڕێوەبەری بەشی یاسایی لە فەرمانگەی تەندروستی هەولێر هەربەنەمە بۆ شارەکانی تری شەر نفسی شتە بۆ هەموو شارەکان لە هەنێ شار مەلای ئاینیشی تایە نازانم ئەو دەوری چێ لە ئیشەکە لە بەشی لەوانەیە لایەنە ئاینەکەیان بۆ ڕوونکاتەوە ئەو هەموو خەڵکە تێپەڕێنێ پاشەوە دێتەوە لای من دەڵێ من دکتۆر ئەوانەی تۆ وتت هەموم کرد هەر دەمەوێت ئەم گورچی لەمە بەخشمە ئەم کەسە و ژیانی لە بن ڕزگار کەم ئەگەر من نیکەم لەوانەیە ئەو کاتە زۆر بە ئاسانی شەکوام لێ بکە زۆر تاوانباریشم بەرامبەر دکتۆر قسەکە ئەلێرایە وەکو نمونەیەکی وەکو کاگریمان کەسێک بە ناوی ئەو چیرۆکەی کەسێک بە ناوی ئەو هەموو ئەم شتانی کردووە ئایا ئاخر فلتەر کوێیە کە ئەیبەنە ژووری نەشتەرگەریەوە بۆی کە بزانن ئەم کەسە ئەو کەسەیە ئەمە وەکو خۆی وتی سێر ڕسمەکان نەکرێ و لە نەخۆشەکەشە پرسین چونکە ئێمە بۆ نمونە ممکنە لە ڕۆژێکە یەک زەرع نەبێ یەک چاندن نەبێ ممکنە لە ڕۆژێکە دوو هەبێ سێ هەبێ سێ نەخۆشە و سێ بەخشەر ئێمە هەر بۆ تاکیدکردنەوەی ئەوەی کە نەوەک بەخشەر یەکێتر بۆ نەخۆش پێڵێن براجە ناوچی ئەڵێ فڵان کەس گورچیلا بەخشیتەکی ئەڵێ فڵان کەس دەبێت تاکیدکەنە گورچیلا بەخشێتە ئەوەی کە هێناومانە لەگەڵی نەگەیەکی نەخۆشێکی تر هەم هیچ نەخۆشێک نییە بنوێ ئەو شتانێت تاکید نەکرێت باشە بەڵام بێنی ئێمە دوای ئەو راپۆرتە تاقیقی کە کردمان بەشێکی زۆری ئەوانەی کە کلیە ئەبەخشن ینی با بڵێنەوەی کە گورچیلە ئەفرۆشن عەرەبن ئەنی ئەیەن بە کوردێجانیەوە کاجێرش مەسەرۆک و پرۆدیوسەری بەردامەکە خۆی لەوێ ئامادەکاریەوەی کرد ینی حاڵەتەکە زۆر ڕوونەکە ئەمە بازرگانیەکە ئەمە نەخێوانە ئێستا لە هەموو دنیا ئەو ئەگەر لە یاساکە تەمەشاتان کردبێ لە هەموو وڵاتێک بۆ وڵاتێکی تر سنتەری هەماهەنگی هەیە لە بین چاندنی گورچیلە ئێمە بەداخەوە درەنگ دەستمان بە ئیشەکە کردووە و زۆر لە پاشین ئەگەرنا وردەکاریەکانی ئیشەکە زۆر خۆشە زۆر ممتعە زۆر دوورە لە مەوزوعە لە جەیەکە من دەمەوێت گورچیلە ببەخشم بەشێکی لەشم ببەخشم لە ڕۆم لە سنتەرێکە ئێمە بەداخەوە ئەو سنتەرەمانە گرفتە گەورەی سەرەکیەکەی ئێمە ئەوەیە سنتەرێکی ڕسمی حکومی دامەزراوەیەکمانە هەستێ بەو کارە بۆیە ممکنە ئاوەکە بەلایەکی تراڕوە ناوی خۆی ئەنووسێ کە کەسێک پێویستی بە گورچیلە ئابێت کە منە بمە بەخشەر کی حەقی هەیە کەسێک لە هەولێر حەقی هەیە ئەو گورچیلەیە من وەرگێ کە بۆ نمونە کەسێک بەخشەر و تووشە حادیسەیەکە بێ گورچیلەکەی وەرەگرن فحوساتی بۆکەن بە سەریعی دەڵێن ڕقەمەکانی ئەم گورچیلە ئەوە نەیە لە کۆمپیوتەر دەبێ خەزن بێ و معلوماتان ئەوانی کە پێویستیان هەمووی خەزنە لێ ئەدەن لەگەڵ چێ مطابقە لەگەڵ بیست نەخۆشە مطابقە بۆ بیست نەخۆش دەبێت ئەم گورچیلە ئەفزەلیت بۆ کێیە بۆ ئەوەی کە خەڵکی شارەکە خۆیەتی کە عمری گەنجە کە تووشی زەختی سوکەری تۆ قسەکەی تۆ خاڵی نسبەی بازرگانی لەمە جوابەکەت ئەگەر لە هەولێر کەسێک نەبوو بگونجێ لەگەڵ ئەو گورچیلەکە فرێدەم فڕێ نادەم سلێمانی ئەو کەستان هەیە لەگەڵ ئەم گورچیلە بگونجێ لە وڵاتان ئەگەر وڵاتەکە خۆی ممکنە کەسی نەبێت لەگەڵ ئەو گورچیلە بگونجێ بە وڵاتەکەی دراوسەی دەڵێت تۆ کەستەیە نەقلێکات بۆ وڵاتەکەی تر باشە تۆ پێ دوایە لە کوردستان کەسێکی ناسری و عماری ئێران ممکنە تۆ پێ دوایە لە کوردستان چکە لەو 20 کەسەی کە ئێمە وەرمانگرتووە و گورچیلەیان فرۆشتووە با بڵێن ئەتوانم بڵێم 15یان ناوی بە تەحدیدی سێ دکتۆرێنن کە ئەم سێ دکتۆرە بێچێک لە بازرگانەکان نەزانن هەڵبەتە احترامن بۆ جەنابەت لەوانی تۆ پێ دوایە یەک دکتۆری لە کوردستانە خەریکیان بازرگانیە نییە نەخێر ئەزانی بۆ ینی ممکنە ئێوە دوور بن لە کاری پزیشکی و کاری دکتۆری
کاری دکتۆری زۆر گەورەترە لەو شتانی کە ممکنە ئەوها لەو شتانە باشە وەکو پیشەگەر ڕاستەکەی وەکو پیشەکەر ڕاستەکەی بەڵام معقولە ئیسفادی ئەم نەخۆشانە چیەکە نای بیزاد نای ئەم سێ دکتۆرانن هیچیشان لە شاری هەولێرە ئەوەیە ئەتیهامێکی کوێرانەیە ئەگەر 20 کەس یعنی 20 کەس ناوی دکتۆر بهێن و دۆکیومنتان هەبێ ئاسایش و محافظە و حکوومەتی سیر بکە یعنی کێشەیەکی گەورەتی لە وڵات باشوانە من بۆ پشتڕاستکردنەوەی قسەکەی جەنابەت بۆ سەپۆرتی قسەکەی جەنابەت من بەو نەخۆشە بەڕێزانە ئاڵێم کە بە ئێمەیان و تۆ ینی شکیان لە ینی بەشێک لە بازرگانیەکە بەم سێ دکتۆرە ئەزانن من هیوادارم دەردی دکتۆر ئەڵێ لە وڵاتە خۆشببختانە ئاسایشەیە پۆلیسەیە داواکاری گشتی هەیە بڕۆن داواکانتان بە فەیسبوک و بە مۆبایل بە ئێمە مەڵێن بڕۆن داوای یاسای خۆتان تۆمارکەن بۆی کە هەماهنگ بن لەگەڵ ئێمە بۆ کەمکردنەوەی ئەم پرۆسەیە دکتۆرە ببوورە تۆزێ قەت ئەمان کردی بەڵام ئەو پێویستمان بۆ زانیاریانە ویستە قسەکەی فەرموو بەڵێ بەس کومنتێک لەسەر جەنابی قسەکانی جەنابی دکتۆر کە مەلای یعنی کەسی ئاینی لە ناو لژنەکە بابەتی چییە یعنی ئەوەی چییە دەوری چییە لە زۆربەی وڵاتان دەڵێن لە ئەوەی وڵاتانی ئیسلامی دەڵێن لە ڕووی شەرعەوە یعنی بەخشین و فروشتن و ئەوانە باش نییە یعنی حرامە ئێستاش لە عێراق لە 2014-2015 هاوشێوەی یاسای ئێمە یعنی تقریبا ئەو تەفاسیلەی تێدایە تا ئێستا فقەهای شیعە و زانایانی ئاینی لەوێ ڕایان گرتووە ڕخنەی توندیان لەسرە وەکو خۆی جێبەجێ نەکراوە دەڵێن حرامە بەڵام وەکو نمونە بینم یعنی هەر بوو زانیاری وڵاتی ئێستا وڵاتی سعودیە وڵاتی مەسر کە بۆ دەوڵەتی ئیسلامینن و نوێنەری ئەهلی سنەن یعنی ئەوان بەپێ یاسا ڕێکخراوە ئێستا لە مەسر کارەساتێکی گەورە هەبوو تا 2010 تا 2010 بە علەنی تجارەتی پێدەکرا لە ژێر تهدیدی پێدەکرا لە ژێر زەختی پێدەکرا لە ژێر بە ڕەزامەندی خۆی دەفروشت ئێستا لە 2010 ئەوش بووتە یاسا لە ژێر چوارچەی یاسا کاری لەسەر دەکەن من دەمەویست بڵێم چیرۆکی و هەیە نمونەی زۆرە بەڵام ئەوە هەڵخەڵەتاندنە ئەوە تاوانی دکتۆری تێدانیە تاوانی بدامەزراوەی تەندروستی تێدانیە ئەوە هەڵخەڵەتاندنە گەنجی وەکو هەڵدەخەڵتێنن بە بڕێکی پارەوە بە ڕەزامەندی خۆی لەگەڵ ئەوان چووە نەخۆشخانە بەڵام نازانم بە چ شێوازێک جنسیەی دروست کردووە بەڵگەی یاسایی هەمووی لەگەڵە یعنی ئێستا چوونە لای دکتۆر ئەو بەڵگەی یاسایی هەمووی لەگەڵە جنسیەکەی لەگەڵە خۆی بەدەمی خۆی دەڵێت من ئەو کەسم من حەزەکەم ببەخشم لێرە زەمبی دکتۆری تێدانیە دکتۆرەکە کە سەیری دەکا لەو فلتەرە هەمووی دەرباز بووە کەسێکی تر دکتۆرەکەەوە بێت کە لە فلتەری ئەخیرا ئەم نەخۆشا بنە ژوورەوە پرسیاری لێ دەکا کەسێکی واقعیە پرسیاری لێ دەکا دکتۆرم نەبینیوە دکتۆر ئەوەی عملیات لۆمە کرد ئەمە نەبینی آخر ئەوەت پێ دەڵێم هەڵخەڵەتاندن نەبینی چوویتە ژوورەوە کە چوویتە ژوورەوە کە دکتۆرم نەبی تۆ فڵانی گوتی تو چێ گوت هات تەبەلەکەیشی هەرگرتەوە یعنی تەماشای تەبەلەی نەکرد و ڕسمی چێ پێوەیە دەداتە چێ ئەوەندە بە ئاسانیە ئەوەندە بە ئاسانیە زۆر فلتەری هەیە ئەمە ئاگاداری لەسەر پرۆسەکە دکتۆرەکان دەزانن فروشتووە من ناڵێم دکتۆرەکان نازانن فروشتووە بەڵێ دکتۆر دەزانێت فروشتووە بەڵام کە دکتۆر محقق نییە بڵێتن تۆ فرۆشتووە ئەتو کە سەیری ئەوراقەکانی دەکات ڕێکاری یاسایی دەرباز بووە خۆی دەڵێ بەخشەرم نەمفروشتووە خۆی بەدەمی خۆی دەڵێ ڕێکەفتنێکی نەیاسایی شەفەهی مابینی بەخشەر و نەخۆشەکە کراوە کەس نایزانێ بۆیە ڕێکاری یاسایی زۆر زەحمەتە بەس حەزەکەم قسەکەم تەواو بکەم چارەسەری بۆ ئەم بابەتە چییە بۆ نەهێشتنی ئەم هەڵخەڵەتاندنە گەنجی وەکو کە گچکەن و منداڵن و هێشتاژی تەمەنیان خوار 18 ساڵ بێتن کە ئەمە بکەن باشترین چارەسەر ئەوەیە هەندێک ڕێکخراوی ناحکومی ئێستا بووە کە ڕێکخراوێک ئێستا خۆشبەختانە لە دهۆکی شەکە و ڕێکخراوێک لە سلێمانی ئیشەکە ناونووسین دەکەن کە هوشیاری بەربڵاو دەکەن بۆ خەڵک ناونووسین دەکەن کە من حەزەکەم باش مردن مەسەلەن ئەندامانی جستەی خۆم ببەخشم بە ڕەزامەندی خۆم بەڵگەنامەیەک دەنووسم لەژێر دوو شهودی دوو چاودێری دوو شهودی واعی بەڵگەنامەی خۆم دەنووسم وەسیەتنامەی خۆم دەنووسم کە هەر کەسێکی پێویستی پێ بێ دەبەخشم لیستەیەک لە لای ئەوان هەیە هەر نەخۆشێک پێویستی پێ هەبێت کە ئەو ئەندامە ئامادە بێتم بۆیە ئەمە پێویستیمان بە هوشیاری هەیە لەم کۆمەڵگە دەستخۆش هەڵبەتە من هەر بۆ پیشاندانی نمونە جوانەکەی ئەو مرۆڤانەی کە لە کوردستانە بەڕاستی هەر هەموو ئەوەی کە لەم سێکتەراوەی کە لەم مەجاالە ئێمە وەکو بازرگانی ناویە بین بەڵام خەڵکی جوانیشمانەیەکێک لەو کەسانی پێما بە یەکەم کەس بوو هونەرمەندی خۆشەوی زیرەک میرە کە ئیعلانیەوەی کردوای مردنی خۆی ئەندامەکانی جستەی چی پێویستە چێ پێویستی بوو بەڵێ زۆر کەس ناوی خۆی تۆمار کردووە ئێستا منیش ئامادەمە ناوی خۆم تۆمارکەم ژیانی کەسێکی تر ڕزگارکەم ئەگەر دەستخۆش ئێستا چینە لای زیرەک میرە کاک زیرەک سڵاوە لێبێ خۆشحاڵم کە لە بەرنامەکەمان ئامادە بوویت و لەبارەی هونەریەوە قسە ناکەین لەبارەی
سێکتەرێکی ئینسانیەوە قساکەین کاویش توی چێبووی لەو کەسانی توانم بڵێم یەکەم کەس بووی کە ڕادگەیان کە لە دوای مردنی خۆت ئەندامانی جستەی خۆت دەبەخشی من قسەکەی من بۆ تۆ ئەوەیە کە تۆ بە بەلاش و ڕاوگەیان بە خۆشحاڵیەوە کە ئەندامانی جستەی خۆت بەخشی قسەی تۆ چییە بۆ هەم بێئاگایی لایەنی پەیوەندیدار هەندێک جار و هەم بۆ ئەو بازرگانانەی کە بازرگانی بە جستەی مرۆڤەوەکەن فەرموو. بەڵێ پێم وایە بازرگانیکردن بە جەستەی مرۆڤەوە و کێزەوەترین جۆری بازرگانیە لە مێژووی مرۆڤایەتیە. کاتێک کە مرۆڤ بەشێک لە جەستەی خۆی ئەبەخشێت بۆ کارێکی ئینسانی پێم وایە ئەمە پامێکی زۆر جوانەوە درێژەدانە بە ڕەوتی مرۆڤایەتی پێم وایە ئەم دیاردەیە زیاتر لە خۆڕەڵاتی ناوڕاست باوە ئەوش ئەگەڕێتەوە بۆ بێ سیستەمی بێ کۆنتترۆلکردنی ئەو حاڵەتە یاخود جۆرێک لە شەراکەت لە بینی ئەو مافیانی کە بازرگانی بە جەستەی مرۆڤەوە ئەکەن بەڵام گەرێگەم ئێمە بگەڕێنەوە یان بەراورتی بکەین بە ئەوروپا پێچەوانەیە بەڕاستی ئەم حاڵەتە کاتێک کە مرۆڤێک کە تەندروست و لە ساغا پێشوەخت خۆی تۆمارەکە بۆی کە ئەندامانی جەستەی ببەخشێت ئەمە خۆی بۆ خۆی کارێکی مرۆڤایەتیە بەڕاستیەکەی من پێم وایە ئەم دیاردەیە ئەبێ لەناو ئێمەش ببێت بە حاڵەتێک ئەبێ ببێت بە باو بەڕاستیەکەی پێم وایە من ئەگەر زیادە ڕۆیم نەکردێت من یەکەمین کەسم بە فەرمی جەستەی خۆم بەخشی بێت پاشنەمانم و پێم وایە ئەبێت ئەم حاڵەتە ببێت بە کەڵتور و ئەبێت ببێت بە دیاردە و ئەبێت هەمومان بۆ بەردەوامبوون بۆ بەردەوامبوونی ڕەوتی مرۆڤایەتی و بۆ بەردەوامبوونی ئەو یا هەستکردن بە ئازاری ئەوەی کە کەسێک یەکێک لە ئەندامانی جەستەی لە کار کەوتو یاخود خەریکە لە کارەکەوێت تۆ فریای کەویت بۆی کە ئەم جەستەیە لە بریەوەی بڕزێت تۆ بتوانانی ڕۆحی مرۆڤێکی پێڕزگارکەیت ڕاستم لەم لەحزەیە کە ئامادەم یاخود بە فەرمی ڕانگەیاندوو کە جەستەی خۆم ببەخشم بەڵام ئەبێت ئەوش لەبەر چاوگرێت کاتێک کە من بۆ خۆم پێویستم بە یەکێک لە ئەندامانی جەستەم لە کار ئەکەوێت چ دڵخۆشکەریەکە کاتێک یەکێک گیانی لە دەستیاوە بەر لەوەی دایپۆشن بێت ئەو ئەندامی جەستێ با بە من بە مناڵەکەم بە خێزانەکەم بە دایکم بە باوکم پێم وایە کارێکی زۆر مرۆڤایانەوە پێم وایە لە ڕووی ئاینی ئەوش قبوڵە بە مەرجێک کە ئەگەر جەستەکە نەشوێندرێت هیوادارم ئەمە ببێ بە کەڵتور و بە دوورکەوینەوە لەو بازرگانیکردن بە جەستەی مرۆڤ کە پێم وایە بازرگانیەکی زۆر قێزەونە. دەستخۆش من پێم خۆشە بە کورتی پاکێجێکمان ئامادە کردووە لەسەر لایانی ئەمنی ئەو لایەنە ئەمنی کە تەنفیزی قەراراتی ئێوەکەن وەکو پەرلەمان با بینەری 2 دقە لەو پاکێجە بین کە بزانین لایانی ئەمنی چۆنچۆنی تەسەڕوف لەگەڵم حاڵەتە فەرموو. ئەمڕۆ تۆ هاتوویت گورچیلە ببەخشیت ئەفسەرانی پۆلیس چۆن لێکۆڵینەوەیان لەگەڵدا کردی؟ لێکۆڵینەوەیان لەگەڵمدا کرد و پرسیان کەس بە زۆر گورچیلت پێ دەبەخشێت وتم نا کەس بە زۆر ئەم کارم پێ ناکات لەبەر ئەوەی من منداڵێکی نەخۆشم هەیە لە پێناو خوددادا دێبەخشم. کاتێک کەسێک ئەگەر بیۆ کلێ ببەخشێ بابێت ئەو ئیجراتە نەچینکیەوە بەرامبەری دیکە. بەڵێ سەرەتا ئەو کەسەی کە ئەوێ کلێ ببەخشێ و کەسەی کە ئەوێ سوود لە بەخشینە ئەو کلێ وەربگرێ ئەو گورچیلەیە ئەوانە دەبێت خۆبەخش بن ئەوە مەرجێکی ئەساسی بەخشینەکەیە دەبێت خۆبەخش بێ و بێ بەرامبەر بێ دەستە بەرەبراتی تەندروستی لەوێ دنیا دەبنەوە و فحوساتی بۆ دەکەن پاشان لە ئاسایش لێکۆڵنەوەی پێویستی لەگەڵ دەکرێت پاشان دێتە لای ئێمە بە ژمارەیەک مەرج لەوانە کە تەمەنی لە 18 بەسەرەوە بێ خۆبەخشەکە پاش دنیا بوون نەمەرجەکان ئێمەش ڕۆزامەندی دەرەبڕین بەرامبەر. دەستخۆش دکتۆر ئەکرەم بەپی بۆچوونی جەنابە چۆنی دەستکەین بە سیستەمکردنی باشتری ئەم دیاردە ناشرینی ناو کۆمەڵگەی کورد. پێشتر ڕوتم ئێمە هەر ئیشمان لەسەر کردو بووی بە سیستم کرێ بۆ نمونەوەی ئێستا پێگەیشتین و پێم وتی لە سەرەتاوانە بووە بەردەوام مەرحەلە ئەبڕێ بۆ ئەوەی بەو شێوازە بێ کە تۆ ئەتەوە منی شەمەوێ بە کاری سەرەکی ئەوەی بانی بە پێشنیاری شخصی خۆم ئەوە باشە چۆن ئێستا سندوقێکمان هەیە بۆ چارەسەری سندوقی سەرەتان باشە سندوقێکیش هەبێ بۆ چارەسەری و نەخۆشیانی کە پێویستیان بە چاندنی گورچیلەیە ئەو کەسانی کە بەخشەری گورچیلە ناویان لەوێت تۆمار بکەن
ئەو کاتە ئەو کەسەی کە گورچیلا بەخشی ئەو کەسەی کە گورچیلا وەرەکە لەوانی یەک نەناسن نەزانێ دەیداتەکێ ئەو کات ئەو کەسێک کە گورچیلا بەخشێ لە هەموو دنیای تەشجیع ئەکرێ یارمەتی ئەدرێ هاوکاریە ئاساییە ینی لەو سنووقا کۆمەڵی ئەسعاردان دێوەکو هەر دیار دەکات ئاسعار نییە دەبێ ینی مهم ڕێگایەکی ئیسا لە ئەوروپای لە ئاخر تەوسیاتی کۆمەڵی پزیشکای نەشتەرگەی چاندی گورچیلەی ئەوروپا دەڵێ دەبێ ئێمە تەشجیعی بەخشینی گورچیلەی کەسانی زنوو بکەین تەشجیعەکە بە چیەکرێ خۆ بە چەپڵە لەدان و بە بانکردن و هاوارکردن نییە دەبێ هاوکاری بکرێت بۆ منە کەسێک بۆ شەرت نییەش بۆ منە ینی بێک لە نمونونەکان کە توانی هاوکاری بکەی ئێمە چەند کەسمانی ئێستا گویا گورچیلانەیە کتابیان بۆ کرێت بە مەعوەق کە مندام حساب بکرێن با ئەوانە بکو کە مندام حساب بکرێن قاتبێکیان هەبێ سۆشیڵێکیان هەبێ مهم دافع یارمەتیەک بدرێن بەڵام مەجال نەدرێت ئەوان خۆیان بگەنە یەک لە هیچ ڕێگایەکی ئەو نەزانین دەیبەخشێتەکە میم دەیبەخشێ لەوانەیە وەختە کارە پیرۆزە گەورەکەش دەکات کە بەخشینە حەقی خۆشێتی هاوکاریەک باشە. دوکتۆرە شیرین ئێمە ژمارە هەندێک لەو با بڵین قاچاقچانەمان لایە کە مامەڵە بە گورچیلەوەکەن یعنی ئێوە هیچ ژمارەیەکتان لایە ئێوە هیچ بە دوواداچوونێکتان کردووە بۆ گرتنی یا بۆ بە عیبرەتکردنی ئەم خەڵکانی کە بازرگانی بەجستەی خەڵکەوەکەن ینی معاملی 25 ملیۆنیان لەگەڵا کردووە لە کۆتاییە 6 ملیۆنە لە پرزگەکە بۆ داناوتیانە خوا حافیزە بێ وایە دومیشیان ئەو 6 ملیۆنە شریکی ئەو هات بردیەوە یعنی هیچیان منەیەڵاو چۆن ینی شریکی ئەو کابرای کلی منی فرۆشتەوە لەگە یەک شریکن ئەو 6 ملیۆنێشی برد ئەویژێکی ملیۆنیش تەسەڕفی پێکرد بەخۆی چۆن ینی ینی گوتی وەرە ئێستا بچیەوە ماڵتان دەزان تو کری خۆت فرۆشتی وەرە بە پارەکەی تەواوکەین و ئەو زە بڕۆمال سارێکی کڕی و فرۆشتەوە و نازانم چی لە پارە کرد و باشە دوکتۆرەوە ژماری ئەو کەسانی یا ئەدرسی ئەو کەسانەتان لایەن هیچ معلوماتان لەسەر ئەو کەسانە هەیە یان ئێستا ئێمە هەل لە ناوم بەرنامەیە ژماری چەند کەسێکمان لایە من ئێستا حەزەکەم تەلەفۆن بۆی چیشان بکەم ئەگەر وەڵامم باتەوە ئەگەر خۆی لێ هەڵە نەکات یعنی ئێمە وەکو بەرنامەکە تووشی هەچ بەرپرسیارەتێکە بین لەبەر ئەوەی کە ئەمە بەڕاستی کەیسێکی ئینسانیە ئەبێ ئەم خەڵکانە بە عیبرەت کرێن بەڕاستی چکە ئەو نمونەیە بینیت ئینسان جەرجێ بێ باو یعنی ئینسان تۆ ئەندامێکی سەرەکی جەستە دکتۆر زۆر ینی لە هەمومان ڕەنگە ئەچیت شارەزاتیانی جستەیەکی سەرەکی بەشێک لە جستەیەکی سەرەکیت ئەبەخشیت ئەبوو شێش ببەخشێت من تەلەفۆنێکەکەم بۆ ئەم ژمە جان تا ئێستاش مەترسیم لەسرە تا ئێستاش تهدی دەکران بە تەلەفۆن دەیگوت دێمە مال لە ناو مال چکەی لە قەنات دەراتم لە قەناتێکی دی دەیگوت دێمە ناو مال هەلە بن جێگای خۆت گول لە ناو دەو دەدەم پێشی ئەو ڕۆژی بۆوەکو گوتم دەستخۆش لا سایش بەردەڕشەکەم ئەو هات بوو بەردەڕەش هات بوو یعنی کوزانی بموارە دیشی خۆم دەڕۆم ئاسایش لە دومیان نرد بوو گوتبی وەرە بە بێتن ئیش خۆی بمەشێنیتن ئاسایش چمە بەر دەرکی ماڵی داچی گوتوی کە ئەو کوڕە لە چێە تەلەفۆن لۆمە کرد گوتی وەڵات تو لە دوو ئیشی خۆت بڕۆی ئەم دەزانم چت بەسە دێنم ئەوجە ڕۆژی پێنجشەم هات بوو بەردەڕەش یەکسەر ئاسایشی بەردەڕەش گرتیان و هەتا ئێستاش لە وەختی ئەمەریاتم کرد و شکایەتم کرد تا ئێستا ئاسایشی بەردەڕەش دەستیان خۆش بێت تا ئێستا پشتپەنام دەگرن ئەنی دەستیان خۆش بێ و مادوونە بن من لێرەوە بە ئاسایشی گشتی بەڵێ هەرێ مەڵێن بەڕاستی بە پۆلیسی دەستیان خۆش بەڕێوەبەراتەکانی پۆلیس هەڵێن بەڕاستی زوو بچن بەدەنگ ئەو داوایانەوە ینی بۆ قەڵاچۆکردنی ئەم جۆرە لە مافیاگەرێتیە لە کوردستانە منەمەیە دکتۆرە با تەلەفۆنێک بۆ ئەم زەلامە بکەین بزانین وەڵاممانایەتەوە بزانین ئوسلوبی ببوورە ڕەنگە درۆیەکی سپی هەیە بیکە مێسیانی بۆی کە چکە وانە بێت قسە هەمووی ئەم پرۆسەیە بە دروی سپی ئەکرێ ئەمنیش ئێستا درۆیەکی پرۆسە ئەوایە ینی بە ئاشکرایی نییە پرۆسێکی زۆر ئالۆزە کۆنتترۆلکردنی زۆر زەحمەتە ئاسان نییە پێویستی بە بەڵگەیە باشی بەڕێزەکەم زۆر سپاس دەکەم کاتەکەی ناوەخت نییە کاتەکەی ناوەخت نییە توانی قسە بکەیت زۆر سپاس ساحێبە مربی وەڵایی بۆ بابەتێکی تۆزێک شخصی و تایبەت تەلەفۆنم کردووە نازانم ئەگەر بتوانی هاوکاریمان بکەیت جەنابەت ژماری جەنابتیان ناوە بە ئێمە کە خەڵکانێک گەناسی کە کلیە ئەبەخشن نازانم چۆنیە توانی هاوکاریمان بکەیت وەڵاهی خوێنەکەی چییە؟ بیزائیدە نەخۆشەکەتان بیزایدە؟ بەڵێ ئەمری چەندە مامۆستا؟ 21 ساڵ پیاوە پیاوە
لە چێ لێ تۆ بخۆت من لە سلەیمان ئێستا من لە هەولێرەوە قسە لەگەڵاکەم بەڵام خۆم دانیشتوی سلەیمانی ئێستا حالێن لە هەولێرێ بەڵێ چێ ڕقەمەکەی مندا جەنابەت برادێک ڕقەمی جەنابتیامێ کە بوتی جەنابەت لەو کەسانی کە ئەتوانی هاوکاری مام بکەی لەو مەجالە خۆت چەندیان بە تو گوت وەکو سعر 20 میلیۆن لۆ چ بۆ 20 میلیۆن ئیتر ینی لای تۆ بە چەند دەسەکەوێت لۆ چ بۆ 20 میلیۆن چێ گوتی 20 میلیۆن مامۆستا بۆ کەمترە یا زیاترە ینی خەیالیە خەیاڵ ینی کەمترە تەڵان زۆر کەمترە بە چەند ئەگاتە دەستی ئێمە کلیەیەک لەتانی بێ خەسخانەی بەڵێ لەتانی بێ خەسخانەی جەنابەت لە خەسەخانە ئیشەکەی من مەسئوڵ تعلەمات دەسەکانی خۆش بێت سەردان تەکەین و زۆر سوپاس بەڕێزی مامۆستا ئەگام لێ نەبوو لە چێن دەردەوام وەڵاوتی لە حاحەڵ ینی بە دڵنیاییەوە سانسۆرە خینە سەر ئەو شوێنەی کە ناوی برد بەڵام من دوایی بەخۆ تەڵێم وتی من لە ئیسعلامات یەکێک لە نەخۆشخانەکانی شاری نەخۆشخانە ئیش دەکە بەڵێ خۆشیوتی لە نەخۆشخانە ئیشەکەم وڵا تۆزێک شۆکی کردین ئەوە دکتۆرۆ ئەوەی چەکە لە دیاردەکان وی چەکە لە قاچاقچەکان کە کاکدار من بدایەتی بەرنامە پێت گوتم ینی هەیە دەلال هەیە نووسینگە هەیە ینی ئێستا ئەگەر نەخۆشێک پێویستی بە کلیەیەک هەبێ احتیمال ناتوانێت بخۆ پیا بکە پەنا دەبێتە بۆ کەسێکی تر کە بۆ پیا بکە ئەو کەسە چۆن پیا بووەکە هەیە کەس هەڵخەڵتێنێت و فێلی لێ دەکا وەکو لەگەڵ کردیە و کەسیش هەیە فێل ناکە کەسی تر دەدۆزێتەوە بە کامل وعی خۆی بە ڕەزامەندی خۆی بە پێی خۆی ینی بە هەموو عقلیەتی خۆی حەزی لێ بەشێک لە جەستە ئەندامانی جەستەی خۆی بفرۆشێت بەڵام کە دێ لە ژێر چوارچێوەی ئەو لە ژێر چوارچێوەی یاسا ینی بە کراسێکی یاسایی لەبەردەکە بگوتم نهێنیەش ئیشەکە نهێنیە یعنی کۆنتترۆلکردنی زۆر ئەستەمە زەحمەتە یعنی ئێستا ئەو موەزەفە ئەو ئیشەی دەکە دەچێت اتفاق لەگەڵ ئەو دەکە دێنە دەبێتە وەسیط مابینی نەخۆش و ئەو کەسە بەڵام ئەو کەسە کە دێت ئەوراقی خۆی دروست دەکات لەگەڵ ئاسایش و لەگەڵ لایەنی پەیوەندیدار دەڵێ من بەخشەرم کەسێکی خوێرخوازم کارێکی مرۆڤانەیە پێ دەبەخشم دادگا و ئاسایش پێویستی بە بەڵگەی یاساییە یعنی ئێستا ئەمە 2 ساڵە بۆ چیرۆک و کەیسی درێژکرا چونکە هیچ بەڵگەیەکی یاسایی مستەمسەکێکی یاسایی نییە ئاسایش ناتوانێت بچێت کەسێک بگرێتن ئەگەر بەڵگەیەکی یاسایی لەسەر نەبێت دادگا ناتوانێت کەسێک زیندانی بکە ئەگەر بەڵگەیەکی یاسایی لەسەر نەبێت من پێت دەڵێم 100% هەیە بازارێکی زۆر گەرم و گوڕیشە هەیە ئێستا دەتوانم 10 تەلەفۆن بۆت پیا بکەم بەڵام ئێستا بچی شکایەتی ئەم کەسە بکەی احتیمال هیچ بەڵگەیەکی یاسایی لەسەر نەبینی کەس هەیە لە ڕێگەی ئەم کەسە کلیەی داوەت و ئەو کەسەش دەناسی بەخشەرەکەش دەناسی بەڵام کە ئاسایش بانگی دەکات کە دادگا بانگی دەکات دەڵێ وڵا من بە کارێکی خێرخوازیە کارێکی مرۆڤایی نەمدا کۆنترۆلکردنی زۆر ئەستەمە بەڵام ئەوەی لەسەر لایەنە پەیوەندیدارەکان لەسەر لایەنی ئەمنی باشە من دووبارە و قسەیەکەمەوە دووبارە دکتۆرە من دووبارە و قسەیەکەمەوە ینی هەموو جۆرێک لە بازرگانیکردن فێڵ و فەرجی خۆی تایە ئەو فێڵی تایە کە دەردی جەناب تەڵی کراسێکی یاسایی لەبەرکەن بەڵام ئەوە یاسا و حکومەتەکە ئەبێت لەمە عاقڵتر بێ و لەمە زۆرزانتر بێ کە ئەم کراسە دادڕێ و حەقیقەتەکە دەرخە دکتۆر قسەت چێ لەسەر واللهی وەک دکتۆرەوتی ئێمە نازانین ئەوەی لەوانەیە زۆرشت لە وڵاتە ئەگوزارێ من و تۆژاگامان لێ نییە ئێمە ئەو پێم وت ئێمە بەشە تەندروستیەکەی بەشە زەحمەتەکە ئێمە ئەیکەین ئەوانەیە خەڵکێکی تر نازانین چیەکە بەڵام ئێمە هەرچی هەر لەمپەر زیاد دەکەین بۆ ئەوەی ئەمین بین کە ئەمە کارێکی مرۆڤانەیە دوورە لە زەق دوورە لە دافعی مالی هەر لەمپەر زیاد دەکەین هەمووی تێپەڕێنێ کە هەموو ئەو ڕێگایە سایانە و تەندروستیانەی کە ئێمە دامانەوە بە هەڵسەنگاندنی مێشکی و لاشەی و دوای پۆلیس و دوای ئاسایش و دوای بەشی یاسایی و کاتب عەدل یعنی لە هەموو لەم پەرانەشە هەر بەداخەوە من ناڵێم فرتوفێڵەوە چکە بڵام فرتوفێڵە بێ ینی بەداخەوە ینی ئەوە نەقسی ئەوان پیشاندا من ئەکیدم ئەوان کاریان زۆر بەباشیە من نەخۆشم هەبوو لەو ڕۆژانە وتی دکتۆرەوە پێنجەمین متەبڕعمانە ئاسایش ڕەفزیەکە من دەستخۆشیان لێکم زۆر بە توندی لێ کۆڵنەوە نەخۆش هەیە 30 ڕۆژ هاتوچۆی کردو و لیان کۆڵیەوە تۆ لە ئاخری وتیان نابێ وانە بەو شێوازی کەسێک وابزان هەرچی وەرەقەی کە چاتە ژوورەوە تەوقیع ئەکرێتە دەرەوە ئەتوانن بڕۆن لە بەشی ئاسایش و پۆلیسیش لێ سێرکەم زان چۆنە گوزارێ دەستخۆش کاک
دوا قسەی تۆ چییە و بەرنامەکە تاو دوا قسەی من ئەوەیە یاسایەکدان برێ لە بۆ ئەم کەسانە دومیشان یەکەمیان ئەوە هەڵە خەستەخانەی مۆزەفەوەیە بەڵێ وەکو من گوتم کە چوومە خەستەخانە گوتی ئایدی منە یەکسەر منیان بردە ژۆرێ با یعنی قسەکەم ڕاست بوو نەک درۆ ئێستا بە خۆتش تەلەفۆن بەڵێ تێدەگەی یعنی من بەخۆم فێڵم لێکراوە هەندێک خەڵکێ دەڵێ نە ئەوە بەخۆی فرۆشتووە تێدەگەی بەڵام ئەگەر بم بخۆم بێمە حەقیقەتەکە لە خەستەخانەکە یعنی هەموو شت دیار دەکە لەس ئەوڕاقەکان حەز دەکەم یاسایەک دامری لە بۆ کەسانە و سوپاس و دەستان خۆش بیت و لە بۆ ئاسایش و پۆلیس و خاست ئاسایشی بەردەڕەش دەستیان خۆش بیتن و سوپاس بۆ تۆش کاک دەرەوە زۆر سوپاس بۆ جەنابی شدە و برادەرێ تەلەفۆنەکاتەوە دیارە پەلەیەتی دوا قسە چییە؟ وڵای دوا قسەم داوا دەکەم وەزارەتی تەندروستی حکوومەت لایەنی ئەمنی لایەنی ئاسایش دادگاکان هەمویان بەجددی کار لەسەر ئەم بابەتە بکەم بابەتێکی زۆر گرنگە بەربڵاوە ئێمە پێویستیمان بە هوشیاری هەیە وەکو من بە تۆم دەڵێم بابەتێکی ئالوزە پرۆسەیەکی قورسە ئاسانی کۆنتترۆل ناکرێتم بەڵام پێویستە دەستگای ئەمنی بە تایبەتی زیاتر هوشیار بن لەسەر ئەو خەڵکەی کە ئەم ئیشەیان دەکەن هەروەسا لایەنی حکومی پشتیوانی ڕێکخراوە ناحکومیەکان بکەن بوو بڵاوکردنەوەی هوشیاری هەروەسا داوام لە ڕێکخراوە ناحکومیەکان هەیە زیاتر خەڵک ئاگادار بکەنەوە کە ئەوانەی حەزیان لێ ئەوانەی کە کارێکی خێرخوازی بکەن ئەوانەی کارێکی مرۆڤایانی بکەن لە دوای مردنی خۆنیان ئەندامانی خۆیان ببەخشن پێم وایە زۆر خەڵکی ئێمە هەیە مستعدە ژیانی کەسی تر قورتال بکات ئەگەر ژیانی کۆتایی بێتن چونکە ئەگەر هاتو ئەو ئەندامانە ئەوەی کە پێویستیان پێ هەیە کە نەخۆش پێویستی پێ هەیە لە بەردەست بێتن لە بانک ئامادە بێتن پێم وایە پێویست ناکاتن و پرۆسەکەی خۆفرۆشتن و بازرگانیکردن کەمتر دەبێتەوە چونکە هەیە جێگای بەدیلی هەیە بۆی ئیستعمال دەسەکانە خۆش بێ و دکتۆر دوا قسەت بە کورتی منیش بە هیوام ئەوەندەی پێداچوونەوە بۆ مۆزۆ ئاکرێ چەند زیاتر بکرێت چەند هەموو لایەک هاوکار بین بۆ ئەوەی ئەو پرۆسە گەورە و جوانە ڕزگارکردنی ژیانی کەس ئێمە نەخۆشمانێ 20 ساڵ پێش ئێستا چاندنی گورچی لێکرەوە تا ئێستا زیینوە و ژیانی ئاسایی خۆیەکە گەڕانەوەی ژیانە بۆ کەسێک کە لەوانی ئاواتی هیوای بە ژیان نەمابێ کارێکی وا گەورە بچووکرێتەوە لە بازرگانیکردن و یان چەند کەسێکی نەفز نزمە ئێمە خۆمان زۆر پێمان ناخۆشە پێش هەموو خەڵک چونکە ئەوە زەربەیە لە کارە پیرۆزەکەی ئێمە چەند پاکتر بێ چەند ئیشەکە پاکتر بێ و ڕاشتر بێ بۆ میدیایەک ئەو ئیشە بەرەو پاچی بەرین و دەستان خۆش بێ و کات دەستی خۆش بێ و ئیشەڵا بە تەندروستیەکی باشەوە ژیانەکەیت و خواتەمەنە درێژکە منیش لە کۆتایی ئاڵێم ینی نەک لەم بەرنامەیە و قەرارەمە بەڵام کاتێکە ئەو مزەحیانە بینی کاتێک ئەو کەسانە بینیت کە ئەوە یاری بەجستیان کراوە منیش بڕیارم ما و هیوادارم ئەم گرتێش بۆ ئەرشیفی خۆم بچێتە ڤیددیۆوە کە لە دوای نەمانی خۆم هەرچ ئەندامێکی جەستەم پێویست بوو بۆ کەسێکی تر بەکار بێت ئەوە هەموو ئەندامەکانی جەستەمە بەخشم کاتێکی خۆش هیوادارم کۆمەڵگەی کوردی بەرە ئەو بەخشندەیە بڕواکە هەمومان چاوەڕێ کات